سپاس و ستایش بۆ خۆی گەورە لێرە و لەوێ خولەکانی لەبەرکردنی قورآنی پیرۆز فێربوونی فرموودەکان یاخود لەبەرکردنی فرموودەکانی پێغەمبەری عزیزمان صلی الله عليه وسلم ئەنجام دەدرێت کە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ کەسانی دڵسۆزی ئەم ئیسلامە و هەمیشە بەردەوام وانەکانیان بەبێ بەرامە لە دەستگاکاندا لە ڕێکخراوە ئیسلامیەکاندا ئەنجام دەدەن تاوەکو گەنجان زیاتر ئاشنابن بە بنەما جوانەکان ینی پیرۆزی ئیسلام بە ئەو شتە جوانانی کە هەن لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ئەم جارە لە هەرێمی کورسان و لە شاری سلێمانی خولێکی زۆر تایبەت ئەنجام درراوە ئەویش خولی بانگبێژیە کە بۆ کۆمەڵێک گەنج و کەسایەتی ئەنجام درراوە و تایدا چەند ئاستێکی باشی تێدا بوو و ماوەیەکی زۆر خەریکی ئەم خولە بوون کە خۆی فێربوونی ئەم زانستەش پێویستی بەوەیە کە زۆر بە باشی و زۆر بە جوانی فێری مەقاماتەکان ببن بۆیە ئەو ئازیزانم ڕۆ بەشدارن لە بەرنمەکانمان لە بەرنامەی پامی ڕۆژدا کە زیاتر گفتوگویان لەگەڵ دەکەین سەبارەت بە خولەکە و سەبارەت بە شێوازی بانگدان یخوا بە خێر بێن سوپاسدانەکەم ئەوستا قەسمەگەن لە بەڕێستان و دەست پێ بکەین بیرۆکەی ئەم خولە چۆن چۆنی بوو کە پێم وا بێت لەم پێشووترە خولی لەم چەشنە نەبوو بێت لەوانەیە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وسلم. سواز وخاوك دام الزاوية رابون خل منزور كردوتوا بەڵام کاتێکە بیرمان لێ کردەوە بابەتی بانگدان ضرورەتێکی ڕۆژانەیە و پێویستیشە هەموو ڕۆژێک ئێمە یا بێ 5,000 بانگ بدەین یا بێ 5,000 جۆمان لە بانگ بێت یەکێکشە لە شاعیرە گەورەکانی ئیسلام جا ئەمە چەندێک گرنگی پێ بدەی لە ڕووی زانستە و لە ڕووی مەقامات و دەمخۆشیەوە جێگەی خۆیەتی و والحملە ئێمە خولەکەمان تقریبا مانگێکی زیاتر خایەن خولێکی سەرکەوتوش بسواز بخوای گەورە مام سەبالەوە دەست پێ بکەین کە قاسم باسی مەقامی کرد لەوانێ زۆر جار ینی کە بەرجۆمان کەوتوێە وترا بە مەقام ئێمە فکرمان بۆ بابەتی دیکە و گۆرانی ئەم بابەتانە ڕۆشتۆ بەڵام هەتا تەنانەت لە قورئان خوێندنە و ئاوازانی قورئانی پێ خوێنرێ و لەگەڵ بانگیشە تەنانەت مەقامات هەیە و لەسەر مەقام ینی لەسەر ئەو تۆنانی مەقام بانگ کادرێ من حەزەکەم ڕوونکردنەوە لەسەر ئەوە بدەی بۆچی گرنگە بە شێوازێکی دروست و زانستیانە بانگبێژێک بانگدا جیاوازی چێ لە نێوان ئەوەی کەسێک هەر لە خۆ دەستکرێ بە مایکێکە و لە مزگەوتێکە بانگ بدە لەگەڵ ئەوەی کەسێک بەشداری خورێ بکە بە شێوازێکی زانستی و بتوانێت بانگێکی جوان ئەدا بکە. بەڵێ سەردار ورحمة الله وبركاته بس خوشتاق لكم خوي جورا ولا موفقة إن شاء الله. بخير بناخذ. طبعا بابتي خولي بانك بيجي فيربوني بانكو أوازكان بابتي كي توان بلام زور كون نيرة كل سنة بلام لصالح 2013 شهر دوين بردوام خل ما نهبوا طبعا ما وصيان بابتي مقامات وبانك بابتي جنيه إمشتك بدروس ما كنت تصنع به وكل فرمايشي في غمري خويا فرميت زين القرآن بأصواتكم بعدين برسالة بابتي القرآن وبانك دو بابتن كأبيب أحكام بوترين وأبيد كسك بي يعني أدان كاد وبيان ليتك شايسته ببوي كبي يعني خلق جوان اللي بقريت هروك شلون كاتيا كبانك لخويشك للصحابة كعبد الله كوري زيد خوالي رازي بيت خو بيناتو بانجي فيرك يا دوات باسيكا وبيغمري خو باشانش بيغمري خو صلى الله عليه وسلم بلي أو خوي بينو بلان بلال الله لي راضي بولي راضي بيت دزنشانك ابوي بانك هاد بو شكا بلال شايسته بو بوي كبانك او مرجاني كلا بانك بيجي كي دروسته هي لبلال هبو بوي بيغمري خو صلى الله عليه وسلم لنا كوي صحابه بلالي حبشي دياري كد بوي بيد بانك بيجي مسلمانان بوي براسي جنجي اوازكاني بانك او بلين زۆر گرنگە ئێمە گرنگی پێبین لە هەموو سەرتارەکانە بەڕاستی جێگەی خۆیەتی کات بکرێتەوە مەجال بدرێ بە ئەو مامۆستا بەرزانەی کە شارەزاییان هەیە لەم مەجالە فێرخوازان ئاڕاستە بکەن بۆی کە ئەوانیان کە شایستن بۆی بچن بانگ بدەن قورئان بخوێن بەدەنگی خۆش خولیان بۆ بکرێتەوە بەردەوام فێر بکرێن و ئاوازەکانش بەڕاستی گرنگیی زۆر زۆری هەیە چونکە ئەو کەسێک کە بانگ دەدات ئەگەر هەر جەنابەت کە ئەگەر هیچ شتێکش لە ئاوازەکان نەزانیت بچیتە مزگەوتێک و کەسێک بانگ بە شێوازێکی ئەکادیمی یەکسەر تۆ هەست دەکەی کە ئەو کەسە بەڕاستی ینی بانگەکەی بانگێکی جیاوازە هەستەکەی ئەداکردنەکەی نەشازی تیانە هەستەکەی لەسەر شێوازێکی صحیح بانگ دەدات و لەمەش گرنگتر ئەوەیە کە بەڕاستی ئێمە جارێکتر گرنگی بینەوە بە تەصحیحی هەموو کەلیمەکانی بانگ
چونکە بەڕاستی ئەم بابەتی بانگە زۆر گرنگە ینی بانگ یەکێکە لە گەورەترین شاعیرەکانی ئیسلام ینی مسلمانان هەموو گوێبیستی ئەبن و کەس نییە بە بیستنی بانگ دڵخۆش نەبێت ئیمان لە دڵیا بێت و بەگوێ لە بانگ دڵی خۆش نەبێت چ ئەگەر ئەم شاعیرە گەورەیە دەنگێکی خۆش و زبانێکی ڕەوان ئەدای بکات بەڕاستی کاریگەری زیاترە بێت و دڵخۆشم لە بیستنی بۆی بەڕاستی ئەم بەگرمانزانی کە ئەم خولە لە سنتەری جەنای مامۆستا سنتەری ڕابوون و لە تەواوی سنتەرەکانی تر ئێمە هەوڵ دەدەین ئینشاءالله خولە بەردەوام لەبەرەوەی کە فێرخوازان مستەفید بن و بێ و خەڵکێکی زۆر بەشداری بکات و زۆرترین بانگوێژی ئەکادیمی پێ بگەین لە پشتیوانی خۆی گەورە دەستان خۆش بوو لەشتان ساخ کام حەوەیان بەخێر بێخوا کام حەوەت حەز و خولیا حەز بوون بەوەی کە فێری مەقاماتەکان فێری بانگبێژی تا چەند گرنگ بۆ کەسی کە فێرە بێت و بەباشی فێری مەقاماتەکان دەبێت سەرەتا زۆر سوپاسی کەناڵەکەتان زۆر سوپاسی بەرنامەکەتان خۆ بەخێر بێت لەو بڕایان الحەمدلله زۆر کەس ئیسفادەی لێ کرد بۆنی مامۆستا ئیدریس و جەنابی مامۆستا و مامۆستا مەحموود کەمامی خۆم بە شانازیەوە ئیتر لەخوا بەزیاد بێ الحەمدلله خوا سەلامەت دەستان خۆش بێت کاکە محەممەد بابێنە لای تۆ بە چ مەقامێکە زانی بانگ بڵێ وەڵا سەبە باشە توانین گوێبیستی بانگێکی تۆ بین بۆ مەقامەی کە فێرکراوی بەڵ الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله ئەی بارەکە دەست خۆش کاکە موسا بەخێر بێ یاخوا تەمەنت چەندە کاکە موسا هەشتم ئەی تەمەند درێژ بی ئینشاءالله تۆ حەزت لێ بوو پێشتریش هەر بانگ خوێن لە مزگەوتەکانە لە دەرەوە بەڵێ چەند دڵی خۆشە بووی کە لە نێو هاوڕێکان تا تۆ شتێکی جیاوازتر باشتر ئەزانیت و فێربوویت و شانازی پێوەکە ئێویش فێربوونی بانگبێژیە بڵێ زۆر خۆشە من حەزم لە بانکە ئافرین کاک عەبدوڕەحمان گیان بەخێر بێ یاخوا سلام دنیا خۆ دوو چاومان قوربانم کاک عەبدوڕەحمان تۆ پێشتر دڵنیام کە بانگ خوێندووە ئەوە بووە بەڵێ هەست بۆ جیاوازیەکی کە دواتر خولە بینیوە بێگومان کە خولێکی وا کراوە تۆ لە شاری سلێمانیە چەند گەنجێکی ئێمەوە چەند مامۆستایەکی بەڕێز بەجار بوون لە خولەکەیە فێربوونی مەقامەکان لەم خولەدا فێر بووین و جیاوازیەکی زۆر زۆری هەبووە لە پێشووترە کە من بانگم دابێت و شێوازی بانگەکە و مەدەکان و شێوازی
چۆن بڵێ تەجویدی بانگەکە هەنی ئەم شێوازانە زۆر دەوری هەبوو بۆ تەواوی فێرخوازەکان و ئینشاءڵڵا ئەم خولە هەر بەردەوامە بێت لە چەند شاری کەش وەکو تاوی کوردستان ئینشاءڵڵا. مامۆستا ئیدریس ئەگەر گەنجێک هەتا تەنانەت کەسێک کە تەمەنیشی ئەوە کردبێت و بانگەدا لە مزگەوتێک ئەگە بیوێ بە شێوازێکی دروست زانستیانە بەو شێوازەی کە ئێوە باستان کرد لە پێشترا بیوێ بانگ بفەرمێەوە بانگ با بۆی کە کاریگەری باشتر بێ و دەنگێکی خۆشی هەبێ بۆ شارەزای مەقاماتەکان بێ چنێکی پێویستە ینی لانی کەم و لایانی زۆر بە چەند ڕۆژ بە چەند سەعات ئەتوانێت لە خولێکە ئەو هەڵانی هەیەی لە کاتی بانگبێژیە بتوانێت لە خزمەت ئێوە ڕاستی کاتەوە. بە تاکید بۆ گەنجێک بۆ ئێمە ئاسانترە فێری بکەین تا لە کەسێک تەمەنی زۆر هەڵکشابێت بەڵام بەڕاستی هەموو کەسێک فێرە بێ سێمە ینی بەڕاستی لە خولی جەنابی مامۆستا و لە غێری ئەوش ینی لە هەموو خولەکانمانە ئەنواعی تەمەنەکانی تایە تەسەوەر کە مامۆستا لە خولەکانی سانتەری ئیقرا ئاجاری وایە پیاوی بە تەمەنی تایە تەمەنی 80 ساڵ تەمەنێتی ئەڵێ من 50 ساڵ زیاترە بانگەدەم ئەڵێ بەس هەستم کردووە کە من نەقزەیە لە بانگەکەمە هاتوو بەشداری خولەکانەکاتەوە بۆی بەڕاستی هەموو تەمەنەکان دێن بەشداریەکەن حتا ئێمە خولی جەنابی مامۆستا لە سنتەی ڕابوون جەنابی مامۆستای ئاینی تیا بووە ینی هاتوو بەشداری کردو و فعلا ئیسفادێکی زۆرشی کردووە و ئێمە هەر لەو خولەیە بۆ معلوماتی بەڕێز مامۆستاییان سەنەدی پیرۆزی بانگبێژیمان داوە بە فێرخوازەکان بە تایبەتی بەوانەی کە شایستە بوون ئەم سەنەدا ئەگەڕێتەوە بۆ گەورە سەحابی پێغەمبەری خوا بیلالی حەبەشی و بەڕاستی ئەمەش جێگەی دڵخۆشیە بۆ بانگبێژەکان و زۆر دڵیان پێی خۆش بوو و ئینشاڵڵا بێتە حوجەتێک لە دنیا و لە قیامەتش بۆیان پێم وایە بەڕاستی خولێکی ئابەم شێوازەیە کە ئێمە لە سنتەی ڕابوون و غەیری ئەوش ئەیلینەوە هەستەکەم کافی بوو کەسێک ئەگەر بتوانێت فێر بێت بەڵام ئاگادار بن فێرخوازانی بەڕێز بەڕاستی ینی خوێندنی تەنها خولێکی یەکمانگی یاخود دوومانگی ینی کافی نییە بۆ تۆ بتێ بانگێژێکی چاک چونکە من هەموو جارە فێرخوازەکان ئەڵێم ئەڵێ ئەم خولە کلیلێکە دراوە بە ئێوە بەم کلیلە ئەتوان هەموو دگاکان بکەنەوە لە خۆتان کاتێ باسی مقامی بەیاتەکەین لە بانگا ئەم ئاوازە ئێمە پێی ئەڵێین ئەمە ئاوازی بەیاتە ئەم شێوازە ئەداکرێت بەڵام ئەم فێرخوازە بەڕێزە بچێت لە ماڵەوە سەدان بانگی جیاواز گوێ لێ بگرێت لە ئاوازی بەیات بۆی ینی خۆی تەواو متەمەکین کار و ئاوازەیە ئەم جا بچێت سەر ئاوازەکانی تر و قەنەعەتم وایە لە خولێکی ئاوایە ئەتوانێت بناغێکی باش بۆ خۆی دابنێت بەڵام بە مەرجێ دوای خولەکە بەردەوامی هەبێت و بەردەوام گوێ بگرێت خۆی بەرەو پێش بێت. مامۆستا قاسم تا چەند زەروریەتە ئەم جۆرە خولانە بۆ گەنجان لەوانەیە لە شوێنێکی دیکە لە ڕێکخراوێکی دیکە خولێک یان شتێک بکرێتەوە یان کۆبوونەیە بکرێت کە گەنج بە لە ڕێدا بەرێ بەڵام ئێوە پێچەوانی ئەوە ئەنجامەدەن ئەمە تا چەند زەرور و گرنگە. وەڵام مامۆستای بەڕێز دیارە ضرورەتی ئەم خولانە و تەواوی خولەکان بۆ کۆمەڵگا ضرورەتێکی حتمیە وەکو جەنابی ئیشارەت پێ کە گەر ئێمە موسڵمانەکانی خۆمان مولتەزیمەکان دیندارەکان نوێژ خوێنەکان فێر نەکەین یا بە عەشوایی فێرە بێ وەکو جەنابی مامۆستا ئیشارەتی پێ کرد کە ئێستاش هەندێ بانگبێژ ڕێز و حورمەتمان هەیە بۆیان کابرا هەستەکە خێری دەستکەوێت لە بانگەکەیە بەڵام بە دڵنیایی لەوە چێ لەسەری قەرزار بێت ئەوەندە سەوتەکەی ناخۆڵێن ئیمزایان کۆ کردوێت بانگبێژەکە بڕوات بەحقەت ئەمە ضرورە مامۆستا. تا چەند لە ئاینی پیرۆزی ئیسلامە گرنگی بە بانگ درراوە ینی فرمودی پێغەمبەری لەسەر صلی الله علیه وسلم یان با بڵێن پایە و گرنگی و ڕۆڵی بانگ ئەوانەی کە بانگبێژن چۆن وەسفیان کراوە ئەو پاداشتە چێکە بۆیان دیاری کراوە کە بە کورتی ئاماژێکیش بۆ بکەین. بانگ هەمومان نەزانین یەکێکە لە شەعائیرە بەرزەکانی ئیسلام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بانگبێژان لە قیامەتە ملیان لە هەموو کەس بەرزترە. بانگی خەڵکیە بۆ عیبادەت بانگی خەڵکیە واز لە کوفر و زوڵم و شیرک و ئەلمانیەت و سیکۆلاری و هەموو ئەو شتانە بێن و بێن خوایەکی تاک و تەنها بپەرستن سەر تەنها بۆ خوا دابنەوێنن سەر بۆ هیچ شتێکە دانەوێنن سڵ تەنها لە خوا بکەن لە هیچ شتێکی تر نەکەن. کاک محەممەد وای لێ هاتوو بڵێ بوون بانگی بەیانی ئەبم مەقامە بێ خۆشترە و کاری گرترە بانگی نیوەڕۆ بەمە بێ یا بانگی عەسریا عیشایان بڵێن ئێوارە خۆتان ینی فەرقێگەیە لە بانگەکانە لە کاتەکانە بە چ مەقامێک کاریگەری زیاترە بێ؟ بەتەکید ئێستا بانگی بەیانیان عادەتەن من خۆم زۆر جارەگەر بانگ بدەم بە سەبا بانگ دەم چونکە خەڵک
ئەو کاتە خەوتووە پێویستی بە بانگێکی هادە و نەرم و نیان هەیە تا خەبەری بێتەوە بێت بۆ مزگەوت. بانگی نێڕوان بە مەقامی ڕاستە درێ، هەنێجار بە مەقامی حیجازە درێ، بانگی عسران هەروەها هەنێجار بە ڕاستە درێ و هەنێجار بە حیجاز، بانگی مەغریبان بە بەیات یاخود بە سێگا. اینجا بڵێن بانگی عیشایانی تر هەر فەرزێک و تایبەتمەندی خۆی هەیە لە مەقامەکە. بانگ وڵێ الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله. ما مقامي حجازة استيقظ أتشين بو مقامي سيغا. أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله. مقامي سيغابو مي استايخين بلين مقامي بيعته. حي على الصلاة حي على الصلاة. من مقام الرصد يستيخن. حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله. مامۆستا ئیدریس لە یەک بانگە کاکە محەممەد چەند مەقامێکی بڵێن وت و تاقی کردەوە. ئەمە بەس بۆ تێست و بووی کە ینی ئێمە و بینەرامزان کە ئەمە شێوازەکانی بانگە یان ئەتوانرێت بە فعلی لە کاتی بانگی نیوەڕۆیە بۆ نمونە بانگی عسری هەر بانگێکی دیکەیە. ئەوەی کاکە محەممەد وتی بانگ بێژێکیش ئەگەر شارەزایی لە مەقامەکانە هەبێ هەموو مەقامەکان یا چەند مەقامێک بڵێ دروستە شتی ئەی کاڵم دروستە لە ڕووی زانستی وەڵم شتێکی و ئاساییە. مامۆستانا طبعاً وتنی بانگەکان ئەم شوازی کاک محەممەد وتی گوزەنابە فەرمووتەنها ئاشناکردن و بە بینەرانی بەڕێز ئەجەنابتان بەڵام وتنی بانگەکان ئەسڵ وایە بە یەک ئاواز بانگەکە هەمووی ئەدا بکرێت. هەندێک جار ئەو کەسانی کە شارزایکی باشیان هەیە لە ئاوازەکانە وەکوی کە ئیتر یعنی نەشاز ناکەونە نەشاز و ئەگەر لە ئاوازێک و تەحویلی ما ئاوازێکی تر بکات تێکەڵەیەک دروستەکات لە نێوان دوو ئاوازە بوونە زۆر جار ئەوە لە مەقامی بەیات و حیجازە ئەکات ئێستا هەر لە بانگی مەکە و مەدینە زۆر جار ئەو شەڕ ڕوەدات ئەوە ئەکرێت ئەو دوو ئاوازە زۆر لێکۆ نزیکن بەڵام جاری وایە تو ئەگەر لە حیجازەوە بڕۆی بۆ بۆ عەجەم ئەو بێتە نەشازی مەقام یا بوون لە مەقامێکی ترەوە لە نەهاوە دۆتۆچی بۆ شوزانم بۆ بەیات ئەو یەکسەر ئەو کەسانی کە گوێیان کرد و هەست دەکەن کە تۆ گۆڕانکاریی نەوعیت کردو یعنی شتێکت کردووە کە وەکو بڵێن نەشازێکی داوە بە گوێ ئێوە بەڵام کۆی ئاوازەکە تۆ دوانی ئەم کاک محەممەد ئاوازی حیجازی بانگیدا هەنی ئەم ئاوازی حیجازە ئەتوانێت ئەوەندە خۆی تایە بەرەو پێش بەرێت هەر ئەو ئاوازی حیجازە بانگەدات ئەوەندە هەر ئەو ئاوازەیە تەنەوعی تیا ئەکات ئەوەندە درێژکردنەوەکان جوان ئەکات زەخرەفاتی سەڵی تیا بەکارێنێت بەڕاستی و ئەزانی گوێت لە چەندی سەڵتی جیاواز بووە بەڵام عمومەن ئەسڵ وایە بانگەکان بە یەک ئاواز بوترێت هەتا کۆتایی. زۆر باشە کاک عەبدوڕەحمان فیدباکی خەڵکی چۆن چۆنیە بۆ جۆرە خولانە خەڵک تا چەند پێی خۆشەکە
تابع للسوشيال ميديا هەڵبەتە مش پێشتیژە لە سوشیال میدیا ڕاستی بینیم زانیم کە خولێکی لەم چەشنە هەبووە. وەڵا بێگومان خەڵک زۆر تامەزرۆی خولێکی ئاوە کە بکرێتەوە و کە ئێمە بڵاومان کرێتەوە بینێرێکی باشی بۆ الحەمدوللیلا و خەڵکێکی زۆر ئیسفادەیان لەم خولە کردووە و لە بڵاوکردنەوەکەی کردووە. ویوی چۆن بوو؟ ڕێکشنی خەڵک کۆمنتی خەڵک چۆن بوو ئەو بابەتانی داتەنەنا؟ وڵا تەبعاً خەڵک بەدڵیان بووە زۆربەی ئیسفادەیان لێ کردووە بەدڵیان بووە ڕێکشنیان باش بۆ بەرامبەر ئەو خولێەوە زۆر دڵیان پێخۆش بووە. زۆر باشە. موسا گیان تۆ ئەگەر بانگمان بۆ بڵی بە چه مەقامێک فێربوویت؟ سەبا. مامۆستا ئەوە هەموو باسی سەباکەن یەکەم جار سەبایە؟ خەڵکی خۆمان زۆر حەزی لێتی بۆ ئەوەی سەبا حەزینە ئاوازێکی زۆر حەزینە و خەڵکی خۆشمان عمومەن بێجەوین ئاسانیشە مەقامەکە زۆر ئاسانە بۆیە ینی سەرەتا ئەوە فێرە وەرەگیرێت ئەجنان ئەوای سەبا توانین داعاتی زۆری تیا بکرێت چە مامۆستا حەزم کرد ئیزافەتەن بۆ ئەو قسەی کاگارسین و وەسی بڵاوکردنەوەی ئەو دەورەیە کە لە سوشیال میدیا بڵاومان کردەوە شتێکی بەڕاستی زۆر دڵخۆشکەرە تەسەوور کاکدانا ئەو تەئسیرە لەسەر ئەو ینی ئیشەکەی ئێمە بەڕاستی بڵێم سادە بوو تەسویرێکی سادە و مەتاژێکمان کرد و بڵاومان کردەوە ڕاست باوەڕکە مامۆستا دانا لە ئێران خەڵک تەلەفۆنی کردو بووم ئەڵێ مامۆستا هەموو خولەکەم نووسیۆتۆ کردووم بە زمانی فارسی ئێستا کردووم مەرجەمەیەک و بڵاوم کردو بەناو هەموو شارە کوردیەکانی ئێرانە خەڵک وەکمانەش بەچارێنێ ئێوە لەو خێر باشتر ینی تەنها بەسم لێرە لەوە بوو کە ینی خەڵک ئەوەندە پێویستی بەم زانستەیە ڕاست چینەوە لای کاکە موسا گیان بانگێکی کاملی بەو شێوازەی کە مامۆستا ئەوان فێریان کردویت فەرموو. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله. پلانی دیکەتان هەیە ئینشاڵڵا بۆ خولی دیکە بۆ شتی دیکە کە گەنجان بتوانن فێری زانستی دیکە شتێکی دیکە ببن ئینشاڵڵا؟ ئێمە بەردەوام ئێستا حالیان خولی میراتمان هەیە بۆ جەنابی مامۆستا دلێر لە فکری ئەوە شاین کە ئەم قوتابیانە بەشێکی خاوەنێکی دەنگێکی زۆر خۆشن چۆن فێری مقاماتیان بکەین یعنی بەڕاستی تۆ گوێ لە سوورەت یەکەگریت هەر حەزەکەی گوێی لێ بگرێت بۆیە سوپاس بەخوای گەورە ئێمە بەردەوام خولەکانمان بەردەوامن و لە بیری ئەوە شاین خولەکانمان متەنەوع بێت بە پێی پێویستی خەڵکی بە پێی پێویستی مسلمانن بە پێی پێویستی دەوروبەرەکە مهمەی ئەم خولە ئەوە بوو زۆرینەی مایە یعنی کەمینەیەکی لێ هەڵوەری مامۆستا ئیدریس بینەوە لای بەڕێستان ئەگەر تۆش ئەگەر وتەیە پامێکمان پێشووی کە قورئانەکەمان بۆ بخوێنی ئینشاءڵڵا. وەڵام من تەنها پێم خۆشە دەستخۆشی جەنابتان بکەم بارەکە الله فیکم خۆش جزای خێرتان باتۆ یا ڕەبی و دەستخۆشم جەنابی مامۆستا قاسم و جەنابی مامۆستا مەحموود کەرکوویی کە هاوکارم بۆ لە خزمەتیە خوای گەورە پاداشی خێری ملایەکتان باتۆ إن نمرتان زور بيت وخير راضي يا ربي. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وسيق الذين اتقوا ربهم إلى الجنة زمرًا
حتى إذا جاءوها وفتحت أبوابها وقال لهم خزنتها سلام عليكم طبتم فادخلوها خالدين وقالوا الحمد لله الذي صدقنا وعده وأورثنا الأرض نتبوأ من الجنة حيث نشاء فنعم أجر العاملين وترى الملائكة حافين من حول العرش يسبحون بحمد ربهم وقضي بينهم بالحق وقيل الحمد لله رب العالمين صدق الله العظيم.